بە ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ دووەم ڕۆژ لەسەر یەک ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەردەوامە لە ئۆپەراسیۆنەکەدا لە ڕێگەی هێرشی زەمینی و تۆپباران و بەردومانی ئاسمانی و چەند ناوچەیەکی مەدەنیش بە ئامانجگیراون و بەپێی زانیاریەکانی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ تاکو ئێستا زیاتر لە 6,000 کەس ئاوارە بوون و چەندین کەسی مەدەنیش گیانیان لەدەستداوە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆری سەرەکی دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزای کاروباری تورکیا، هەروەها لە هەولێرەوە دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک ئۆپەراسیۆنی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەردەوامە. ماوەی دوو ڕۆژە تورکیا دەستی بە ئۆپەراسیۆنی کانی ئاشتی دژی ڕۆژاوای کوردستان کردووە. ئۆپەراسیۆنەکەش لە ڕێگەی بەردومانی ئاسمانی و تۆپباران و هێرشی زەمینیەوە بەڕێوە دەچێت. لە ئۆپەراسیۆنەکەدا جگە لە سوپای تورکیا هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریای سەربا حکوومەتی تورکیا بەشدارن. هێرشەکانی تورکیا بە درێژایی سنووری ڕۆژاوای کوردستانە کە درێژەکەی 463 کیلۆمەترە و لە ناوچەکانی قامیشلۆ تاوەکو کۆبانی گرتووەتەوە. لە هەمان کاتیشدا لە بەردومانەکانی تورکیادا بەهۆی فڕۆکە و تۆپبارانەوە چەندین ناوچەی مەدەنی بە ئامانج گیراون و چەندین هاوڵاتی مەدەنیش گیانیان لەدەستداوە و زیاتر لە 6,000 کەسیش ئاوارە بوو. بەپێی وتەی بەرپرسانی تورکیا سوپاکەیان لە هەندێک ناوچە پێشڕەوی کردووە. بەرپرسانی هێزەکانی سووریای دیموکراتیش دەڵێن بەتوندی ڕوبەڕووی هێزەکانی تورکیا بوونەتەوە. بەرپرسانی باڵای تورکیا باس لەوە دەکەن لە قۆناغ یەکەمی ئۆپەراسیۆنەکەدا ئامانجیانە 120 کیلۆمەتر درێژی و 30 کیلۆمەتر قوڵایی کۆنتڕۆلی ڕۆژاوای کوردستان بکەن و 3 ملیۆن ئاواری سووری لێ نیشتەجێ بکەن. ئەو ناوچانەی تورکیا بەنیازە دەستیان بەسەردا بگرێت بریتین لە شارەکانی قامیشلۆ، ڕومێلان، سەرەکانی، گرێسپی، کۆبانێ، عین ئیسا و مەنبەج. یەکێک لەو شوێنانەی تورکیا دەیەوێت دەستی بەسەردا بگرێت ناوچەی ڕمێلانە لە خۆرئاوای کوردستان کە بەنەوت و غاز دەوڵەمەندە. هێزەکانی سووریای دیموکراتیش کە خاوەنی 6,000 چەکدارن لە شەڕی داعش ئەمریکا پڕچەکی کردوون و دەیانەوێت ڕۆبەڕووی تورکیا بوەستنەوە. لەلایەکی دیکەوە کاردانەوەی وڵاتانی جیهان دژی ئۆپەراسیۆنەکەی تورکیا بەردەوامە، بەڵام تەنیا بەیاننامە بووە و نەبووەتە هۆی ڕاگررتنی ئۆپەراسیۆنەکە. یەکێتی ئەوروپا وڵاتانی عەرەبی و چەندین وڵاتی دیکەش داوای ڕاگررتنی ئۆپەراسیۆن دەکەن، بەڵام ئەم هەڵوێستانە کاریگەری بۆ ڕاگررتنی ئۆپەراسیۆنەکە نەبووە. هاوکات ئەنجومەن یاسایشی نێودەوڵەتی لەبارەی ئۆپەراسیۆنەکەی تورکیا کۆبووەوە، بەڵام بەهۆی ڤیتۆی رووسیا و ئەمریکا نەیانتوانی تەنانەت بەیاننامەیەک دەربکەن و بڕیارێک لەبارەی ڕۆژاوای کوردستانەوە بدەن. هێرشی تورکیا بۆ سەر خۆرئاوای کوردستان لە کاتێکدایە لە دوای شۆڕشی گەلانی سووریا لە ساڵی 2011ەوە هێزە کوردیەکان توانیویانە پارێزگاری لە ناوچەکانیان بکەن و هەرێک لە کانتۆنەکانی جەزیرە و عەفرین و کۆبانێ دروست بکەن. بەڵام لە ساڵی 2010 تورکیا هێرشی کردە سەر عەفرین و دەستی بەسەرداگرت. لە ئێستادا هێزە کوردیەکان لە سەدا 30 خاکی سووریان لە ژێر دەستایە و 4 ملیۆن هاوڵاتی تێدا دەژین. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر سەلام بەخێر بێنگرت لە بەڕێستنەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی لەسەر ئامانجەکانی ئەم ئۆپەراسیۆنە کە دوو ڕۆژە بەردەوامە. بە دیاریکراوی تورکیا چ ئامانجێکی لەم ئۆپەراسیۆنە بۆ سەر ڕۆژاوای کوردستان؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە میهرەبان سوپاس بۆ کەناڵی پەیامەرەوەها، سڵاو ڕێز بۆ بیسەران و بینەرانی کەناڵەکەتان. بێگومان سەرەتا سەرخۆشی لە شەهیدبوونی ئەو هاوڵاتی سیڤیل و هەروەها شەڕبانەکان دەکەین کە لە بەرامبەر هێرش و داگیرکاری سوپای تورکیا بۆ سەر بەشێک لە ڕۆژاوای کوردستان لە دوو ڕۆژی ڕابردووە شەهید بوون و گیانیان لەدەستداوە و سەرکۆنی ئەو هێرش و پەلامارەش دەکەین وەک مامۆستایەکی زانکۆ. بێگومان سەبارەت بە ئامانجەکانی تورکیا لە پرۆسەی داگیرکاری ڕۆژاوای کوردستان لە ژێر ناونیشانی ئۆپراسیۆنی کانی ئاشتی بۆ خۆتان دەزانن لە سەردەمی دارەی ئۆباماوە تورکیا پاش سەرەڵدانی جەنگی داعش و جەنگی ناوخۆی لە سووریا ئاوارە بوون، ژمارەیەکی زۆر ئاوارە لە ناو خاکی تورکیادا هەن و هەروەها پاش ئەو ڕووداوانەش کە هاتە ئاراوە
ناوچەیەکی تا ڕادەیەک خۆڕێبەری لە باکووری سووریا لە ناوچە کوردیەکانی ڕۆژاوی کوردستان دروست بوو. تورکیا لە ڕوانگەی ئەوەی کە سەرجەم سیاسەتەکانی دەرەوە و ناوخۆی ڕوئایەکی ئاسایشی و ئەمنیە و پێی وایە ئەو قەوارەیە مای مەترسیە لەسەر ئاسایشی نەتەوایەتی پێی وابوو کە پێویستی بەوە هەیە لە ژێر ناونیشانی ناوچەی ئارامدا پشتێنەیەکی ئەمنی دروستکە بۆ ئەوەی ئەو هەرێمانە کوردیانی کە کەوتونەتە ناوچە سنووریەکانی وڵاتەکەیەوە بتوانێت بە قوڵایی 30 کیلۆمەتر و بە درێژایی 476 کیلۆمەتر بە درێژایی بتوانێت پشتێنێکی ئەمنیان تێدا دروست بکە بە هاوکاری هەمانگی لەگەڵ ئەمریکا و نیشتەجێکردنی 2 ملیۆن لە ئاوارە سووریەکان لەو شوێنانە و هەروەها جێکردنەوەی بەشێک لەو هێزانەی کە هێزی ئۆپۆزیسیۆنی سوورین لە چوارچێوەی سوپای ئازادی سووریاوی کە خۆیان ناوناوە بەشێکی تر لەو هێزانەی کە هێزی چەکدارن و تورکیا لە سەرەتایی سەرەڵدانی جەنگی ناوخۆی تورکیاوە پاڵپشتی کردوون. بۆ خۆشتان دەزانن لە قۆناغی ڕابردوو سەردەمی داری ئۆباما ئەو سەری نەگر و دواتریش لەگەڵ ئیداری ترەمپ بە سەرباری زۆر ناڕزایی بەم دوایانەکە لە چەند ڕۆژی ڕابردووە ترەمپ ڕازی بوو. باشە بەزەوەی تۆر بۆچیەوە هەڵوەشە پێشتر باز دۆکە کە ئەمریکا و تورکیا لەسەر ناوچەی ئارام ڕێکەوتون هێزەکانی مەسەڵەن سووریای دموکرات کشانەوە لە چەند ناوچێک بەس بۆچی ئەمەش تێک چووە ئەمریکا کشایەوە؟ تاوان بۆ خۆتان دەزانن ئیداری ترەمپ سەرەتا زۆر تند بوو و ئەوەشی کە پێشبینی دەکرا پێدەن نەدەچوو کە بە تەواوی تاوان ئێمە دووشت پێویستە لێک جا بکەینەوە. یەکیان مەسلەی دەستبەرداربوون ئایا ئەمریکا دەستبەردار بووە لە ئەزمموی هەموو ڕۆژاوای کوردستان یاخود سازشی لەسەر مەسلەی ناوچەی ئارام کردو بۆ تورکیا. ئێمە دەزانین کە سەرەتا ڕازی نەبوو بەڵام بەم دوایانە کە هاتە سەرەوەی پێک بێ فشارەکانی تورکیا زیاتر بوو هاتە سەرەوەی کە لەسەر قوڵایی و درێژ لەسەر قوڵایەکەی ئەوە بوو کە هەم هێزەکانی سووریای دیموکرات کە هاوپەیمانی ئەمریکا بوون و هەم ئەمریکا خۆشی پیان وابوو تا 5 کیلۆمەتر بە قوڵای تورکیا لەو ناوچان لە گرێسپی و سەریکانی ئەوانە بچێتە ناو بەڵام تورکیا داوای دەکرد 32 کیلۆمەتر بچێتە ناو. تاوان تا قۆناغی ئەم چەند ڕۆژەی پێش و ئەو ناڕزای هەبوو بەڵام دوای ئەو وتوێژە تەلەفۆنی نێوان ترەمپ و ئۆردوگان دیار ئەمریکا ڕازی بووە بە دروستکردنی ئەوەی کە تورکیا ناویدنێ ناوچەی ئارامکە لە بنەڕەتدا پشتوێنێ ئەمنیە بە قوڵایی 30 کیلۆمەتر و بە درێژایی کە ینی مجملی درێژایی ناوچەکە 476 کیلۆمەتر کە شریتێکی هێڵێکی ئەمنی ئاسایشیە لەسەر سنوورەکانی تورکیا لە منتیقی گرێسپی و هەتا دەگاتە قامیشلو و ناوچەکانی تر. سپاس دەکەم دۆتەگرم و لای بەڕێزت دکتۆر سامان جەنابیشت بەخێر بێ. ڕەنگە زۆر خەڵک پرسیاری ئەو بکە ینی ئەم ڕازیبوونەی ئەمریکاوە تایبەتی ترامپ بۆ هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان چییە؟ هیچ مەسەلەیەکی بازرگانی تێدایە کە ترامپ بۆچی ڕازی بوو ئەوە ئاشکرا بووە؟ سڵاو بۆ ئێوە بەڕێز و میانە بەڕێزەکەت و بینەرانی پامی بەڕێز. بەڕێز ترامپ خۆی ئەمە تازنێ مەسلەی ئەوەی کە مەجال بچنە دەرەوە لە سووریا پاری شەولی ئەوەی دا بەڵام معارەزەیەکی زۆر بەهێز هەبوو بەرامبەر ئەو قەرارەی و ئەو قەرارە هەڵوەشایەوە. ئەم جارە قەرارەکەی یا وەکو چۆنەڵی شۆکێکی هەموو ئەو حزبی دیموکرات و جەمهوری و ئەوانەی کە پشگیریشیان نەکرد اینجا دەوڵەتانی ئۆروپا دەوڵەتانە عەرەبیەکان و ئەو دەوڵەتانەی کە لە مۆزوعەکەشان نیم پشگیری ئەوەکەن کە بۆستێت ئەم هجوومە بۆستێت بەڵام ترام ئەو قەرارەی یاوە لە ڕوویەکی خۆی کابراایکی اقتصادی ڕاستە لە ڕووی ئابوووریەوە ئەو چی باشە بۆ ئەمریکا ئەو حسابی ئەوە کە ئەمریکا دەستکەوتی چییە بەمانەوە یان نەمانەوە. ئەم مەسلەی کە ئەڵێن ئاسایشی تورکیا تێناگەین کەس ئەوەی ڕوون نەکردەوە چێ مەترسی هەیە لەسەر ئاسایشی تورکیا چ ڕۆژێک هجوومێک کرابێتەوە لە هێزە کوردیەکانیان هەسەد بە مەجموعیان لەسەر تورکیا هیچ مەترسیەک نییە بەس ئەوە هەیە ترامپ خۆشی لەو پێشوتووی وتوی ئۆردوگان ڕقی لە کووردا ئەمەشی وتبوو لە عینەوەی کە تێک چوو بوون لەسەر ئەوەی مەسلەی کڕینی S-400 لە رووسیا ئەوەی وتبوو کە ئەو ڕقی لە کووردا و ناشی شارێتەوە ئەڵە کوردستان نییە ئەوێ کورد نێهڵێت ئەوە شتێکی شارەوانی ئەو کەسانی کە خۆیان هەڵە خەڵەتێنن بۆ ئەوەی ئۆردوگان
کابرایەکی ئیسلامە و بە ئیسلامیەتی ئەمە ئەکا بەڕێ بە ناوی ئیسلامەوە ئەمان کوژن ئەگەر ئێمە ئیسلامین ئەوان بە ناوی ئیسلامەوە داعشش بە ناوی ئیسلامەوە ئەمان کوژێت ئەم هجوومە هەر ئەوە نییە ئەو لەبەر ئەوەی ئەو جەماعەتە بێنێتەوە 2 ملیۆنەی بێنێتەوە ئاوارەکانی کە لەوێن بێنێتەوە ناو خاکی سووریا بەڵکو ئەوانە عەرەبەکانی هێنێتەوە و جێشی حڕیان لە پێشەوە ڕوات ئەو جێشی حڕە بەشێکی خراپتری وێنەیەکی خراپتری داعشە و ئەیانەوێ بێنەوە ئەم کوردانە لەوێ دەرکەن ئەوە عفرینە نمونەیەکی جوان لەبەر دەستی هەموو خەڵکی دنیاە کە چیان کرد لە عفرین لێرە خراپترەکە نەگەر عفرین نەختێ شاخای بوو بەڵام ئەم منتەقەیەکی تەختە بەڵێ بەڵێ بە سەبارەت بەوەی کە ئەمە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە چووکە ئاینی پیرۆزی ئیسلام دژی زوڵم و ستەمکاریە بە سەبارەت بە ینی ڕازیبوونی ترامپ ینی هیچ هۆکارێکی ئەوەندەی کە بەرز متابعی میدیای ئەمریکیش کرد بێ ینی بۆچی ڕازی بوو ینی لە بەرامبەر چیدا ڕازی بوو تورکیایی چی پێداوە؟ وەڵا تورکیا هەر ئەوەیە پاترێتەکانی لێ بکڕێت مەقابلی ئەوەی نەختێ ئەو چوونەوەی بەلای ئێران و بەلای رووسیا نەختێ کەم کاتەوە بێتەوە ناوڕاست ئاعتیدالێک هین کات و ئەوێن ئەو پەیوەندی ناخۆشیێکی هەیە لە بینی تورکیا و ئیسرائیل ئەوەش ڕێک بخاتەوە یعنی ئەوێ ئەوراقی تورکیا بمێنێتەوە بەرەو غەرب ئەجین هیچ پەیمانێکی وای ناوە و بەڵام مەقابلی ئەوە لە ناو حزبی جەمهوریە ڕئیسی کوتلەی حزبی جەمهوری لە کۆنگریسی ئەمریکا سەنەتەکانی هەردوولات هەردوو حزبی دیموقرات و حزبی جەمهوری یەخستەوە لەسەر ئەم مەسەلەیە دژی ترامپ بەڵام بۆچی تا ئێستا مەسەرەن نەتوانراوە بڕیارێک دەربکە یاخود بەمانایەکتر کۆنگرێز دەتوانێت ئەم بڕیاری هەڵبۆشینێتەوە من بابەتێکم خوێن لەسەرەوەی کە تا سێشەممەی داهاتوو کۆنگرێسی ئەمریکی لە پشوودایە ینی دەتوانرێت تا کات ینی دۆخەکە زۆر ئاڵۆز نابێت تا کاتە ئەگەر پرۆژە بڕیارێک شێبێت کە باز لەوە دەکرێت پرۆژە بڕیارێکی بۆ سزادانی تورکیا خۆی ترامپ آخر ترامپ ئەوەیە لەلایەکەوە ئەڵێ ئەگەر تورکیا لەو مەسلەی ئەخلاقیان و سیڤیل و خەڵک و لەو ئەتیفاقەی کە کردومانە دەرچێ سزایەکی ئابووری بەهێزی خەینە سەر و گڵۆپی سەوزیشی هەڵگرت بۆ کۆنگرس کە بتوانن سزایەکی بەهێز یاسا بنووسن ئەویش ئیمزایەکە ئەگەر هاتوو لە سیڤیلیا ئەوە لە ئێستاوە دەستی پێکردووە سیڤیل کوژراوە خەڵکی سیڤیل کوژراوە ئاوارەیەکی زۆر بەڕێگاون ئەمانە هەمووی دژی ئەو قەرارە مەناتیقی سیڤیل لێدراوە و عملێتەکەشی زۆر فراوان کردوتەوە بۆ ئەوەی بێتە ناوە لە مەناتیقی قامش لە هەموو شوێنەکانیەوە لە کۆبانی لەعین ئەمانە هەموو ئەم منتیقانە ئەوێ بیگرێتەوە بەڵام ئەوەی کە دڵخۆشە لە ئومەی متحیدا هەر 6 وڵاتی ئەوروپی بەیانێکیان دەرخست کۆبوونەوەکە نەتیجەی کۆبوونەکەی ئومەی متحیدا ئەم عەسرەکە ڕوویە نەگەشتنە ئەتیفاقیەک لەسەر سیغەی نووسینی بەیانەکە رووسیا و ئەمریکا و هەروەها سینیش معارض بوون لەسەر ئەوەی کە ئەم ئۆپەراسیۆنە بوەستێت ئیستا چونکە هەموو ئەنجامیان هەیە بۆ ئەوەی تورکیا بگاتە ئەو شوێنەی کە رووسیا پێخۆشە و ئەمریکا ئەو خەتانەی بۆی داناوە و سینیش دەڵێ یەک چۆنەڵێ پارێزێ خاکی یەک پارچەی خاکی سووریا بپارێزێت ئەمانە هەمووی دژایەتی ئەو مەسەلەیە پشگیریە لە تورکیا بەڵێ دواتر دەگرم و لایبرز لەسەرەوەیە کۆنگرس دەتوانێن بڕیارە هەڵبۆشێنێتەوە دەگرم و لایبرزت دکتۆر سەلام گەڕێم و لایبرز سەبارەت بە قوڵایی ئەو ناوچەی کە تورکیا دەوێت ئەمڕۆ وەزیری دەرەوەی بڵین تورکیا باز دەکە کە قوڵایی ناوچە ئارامەکە 30 کیلۆمەتر بێت لە خۆناغیە کەما درێژێکی 120 کیلۆمەتر بێ یعنی ئەو ناوچانەی کە و بازەکە خامشلۆ دەگرێتەوە ڕومێلان سەرێکانە گرێسپی کۆبانە عین ئیسا من بەچ ینی تەنە پارێزگە حەسەکە دەمێنی ناوچەیەکی زۆری ینی کوردی نیە گەر ئەوە بچێتە بواری جێبجێکنەوە بەڵێ بەتاکید خۆی مەترسیەکە ئەوەیە کە وەک دکتۆری ژاماژە پێدا مەسلەی گۆڕینی دیموگرافیای ناوچەکەی و ئێمە کە باسمان لەوە کرد ڕوویای تورکیا ڕوویایەکی ئاسایشیە مەسلەی قەواری کوردی بە مەترسی دەزان وەک هەرێمی کوردستانیشکە گەشتە مەسلەی ڕێفراندۆم
بۆ خۆتان دەزان خودی ئۆردوگان خۆی دژایەتی گەورەی کرد و تورکیاش موقیفێکی توندی هەبوو لەسەری بۆیە بابەتەکە کاتێک بابەت ڕوئایەکی ئەمنی هەیە تورکیا لەسەر بەشێکی زۆری بابەتەکان و بەتایبەت بە سەبارەت بە هەرێمی ڕۆژاوی کوردستانی و ئێستاژ ئەو قوڵایە بۆ 30 کیلۆمەترە تێبینی دەکەین کە بەشێکی زۆر ینی حاجزێکی گەورە دەخاتە سەر خاتە نێو پارچەکانەوە و لەمان کاتی شاد بیرمان نەچانی لەوێەوە ئەو جێشی سووریای ئازادوانە دەچن ئەوێەوە لە بری ئەوەی ئەم جارە حدودەکانی بڵێن ڕۆژاوی کوردستان لەگەڵ خۆیان بێت لەگەڵ چەکدارانی سووریای ئازاد هێزی سووریای ئازادوانە دەیبێت کە ئەمە مەترسێکی گەورەیە بۆ خۆشتان زان ئەمە جۆرێکە لە گۆڕینی دیموگرافیای ناوچە کوردەکان نیشتەجێکردنی هۆزە عەرەبیەکان و ئاوارانە لە کاتێک ئاوارەکان خەڵکی شوێنەکانی ترن خەڵکی دیمەشق و شوێنەکانی ملیۆن دەکرێت بەڵام دەڵێن 300,000 کوردە ئەزانی چۆنە خۆی بەشێکی زۆری ئەوانە خەڵکی منتیقەکانی ترن لە منتیقی دیمەشق و شوێنەکانی ترن بەڵام پرسیارەکەوەیە بۆ ئۆردوگان لە منتیقە کوردەکان نیشتەجیان دەکا بۆ نانێرێتەوە خۆ لە کاتێکە ئێستا زانین ڕژێمی سووریا بەشێکی زۆر لە خاکی سووریای گرتوێتەوە بەڵام هۆکاری سەرێکی پەلاماردان و دەستپێکردنی لەم قۆناغە بۆ خۆتان دەزانن کە ئۆردوگان سەودا مامەڵی بە پارێزگای حەلەبەوە کرد لەگەڵ رووسایە و چەکدارەکانی دەرکرد و جێشی سووری بە هاوکاری رووسیا گەشتەوە ناوچانە و دوجار پەلاماردانی ئیدلیب کە چەند دایان لە هەندێک نقاتی تەفتیشی تورکیش لەوێ مەترسیەکە گەورە بوو کە ئێستا وای لاتوە ئۆردوگان بۆ ڕزگاربوون لانی کە مەگەر ئیدلیبیش ڕەنگە سەودای مامەڵێکی نێوان رووسیا و تورکیاش بێ بۆ ئاڵوگۆڕی ئیدلیب بە منتیقە کوردەکان بۆیە ئێستاش لە ئەنجومەنی ئاسایش رووسیا لەگەڵ ئەمریکایە ڤیتوانە بوو لەسەر بەیاننامەکە لانی کەم دەربچە یا سیغەیەکە بێت کە ئیدانەکردن ناوچانی کە قوڵای ناوچە ئارامەکەندێک ناوچەی دۆڵەمەندن بە نەوت و غازیش کە دەیانگرێتەوە وایە ئەوانەی ڕۆژاوی کوردستانەوەی کە ئێستا ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ بێگومان ئەوانە من نەوتی تێدایە و غازیشی تێدایە و یەدەگێکی زۆریشی تێدایە بە گوێرەی ئەو ئینانی کە لە بواری نەوت و غاز و زایە لەو دیراساتانەی کە کراون بەڵام سەبارەت بە بەشێکی تر لەوەش کە بۆچی تورکیا قوڵایەکەی تا ئەوەیە و تورکیا ترەم ڕایگەیاندووە کە ئەگەر تورکیا لەوە بترازێ من بۆ چۆنم وایە شیکاری من ئەوەیە کە مەبەستی لە 30 کیلۆمەترەکە بترازێ نەک ئەجینا خۆ ئێستا ترامپ بە 30 کیلۆمەترەکە ڕازی بووە ینی بە پێشە ڕازی بوو بێ بۆیە تقریبا نیوەی ناوچە کوردیەکان بەشێکی زۆری بەوە ڕازی بووە و کاتێکیش کە ترەم دەڵێ ئێمە ئەگەر تورکیا لە سنوور دەربچێ ئەوورەکەی وێران یا سزای دەدەین مەبەسی لە سینەکەی مەبەستی خەڵکی سیڤیل بێ خۆ لە عەفرینیشە ڕاستە لە ژێر نفوزی رووسیا بوو بەڵام خۆ لە عەفرینیشدا خەڵکی مەدەنی شەهید بوون و منتیقەکان دیموگرافیان گۆڕا و مەسلەی ئەو ناوچانش ئێستا ئەگەر تێبینی کەن فترەی پێش و لەم چەند ڕۆژە سەرباری گۆڕین دیموگرافیا منتیقی عەفرین جامیعاتی تورکیا ئەکاتەوە تورکیا لەو منتیقانە و بەشێکی زۆر مەسلەی بە توورکردنی و منتیقانە دەست پێیەکە بە عەرەبکردن لەلایەنە و ژنانی کە لەوێ نیشتەجێکردن و خەڵکە ئەسڵی کوردێکی لەوێ دەرکردو بۆیە لە منتیقانش بە هەمان شێوە کاڵێن دیموگرافیەکە دەگۆڕێ کولتور دەگۆڕێ زمان دەگۆڕێ دابوونەری دەگۆڕێ و عەقڵیەتی خەڵک لە ڕێگەی سیاسەتی بە توورکردن و بە عەرەبکردن باشە کەوانە بتوانن ئەو مەسەلەن 30 کیلۆمەتر کۆنتڕۆڵ بکەن بەتایبەتی لە بێدەنگی کۆمەڵگەی نێودوڵەتی ینی تەنها هێمەدەبین تەنها بەیاننامەیە و داوای ڕاگررتنی هێرشە هەڵوێستێکی یەکلاکەرەوە هەیە ینی بۆ ڕاگررتنی ئەم هێرشانە تاوان پێویستەمە کۆمەلگەی نێودوڵەتی لەسەر ئاسی جیهانی دابش بکەین ئەمریکا رووسایە لەسەر ئاستی ئەوروپایە لەسەر ئاسی محیتی ئیقلیمیش ئێرانە لەگەڵ رووسیا کە لە محیتی جیهانیشە نزیکە لەوێ تێبینی ئەوەی کە تێبینی بۆ خۆتان زانن دانوستانەکانی ئەستانە و قیمەی سوچی ئەوانە هەموو ئەوانە ئۆردوگان نزیکبوونەوەی لە رووسیا و لە ئێران بۆ خۆتان دەزانن لە بەرامبەر هەموو سیاسەتانی ئەمریکا بوو کە پاڵپشتی هێزەکانی سووریای دیموکرات و ئەزمموی ڕۆژاوی کوردستانیە کرد دوجار لەگەڵ رووسیا گەشتونەتە کۆمەڵک نەتائیج وەک پێشتر باسم کرد ئاڵ و گۆڕی سەفقەی نێوان حەلەب بە کۆمەڵە شوێنی تر هەموو ئەوانە دیارە وازەح بوو کە تورکیا دەستبەرداری گروپە چەکدارەکان لە حەلەب و حەلەبی تەسلیمی ڕژێمی سووریا و رووسیا کرد و ئێستاش ئەوەی کە ئەمریکای بۆ خۆتان نەزانن دوای ڕازیبوونی ترەمپ تا 30 کیلۆمەترە تەسەور دەکرێت و کە تاوەکو ئێستا چکە ئەگەر تێبینیم کەین لە میدیای فەرمی تورکیایە پێوتری عەمەلەی سێیەمی ئەسکەری ئۆپراسیۆنی سێیەمی سەربازی کەواتە پرۆسی سەربازی تریش بە دوایە دێت ئەمەشکە لەم پرۆسیا تا 120 کیلۆمەترە ئەخیر سنووری 470 کیلۆمەتر زیاتر ژەگرێتەوە و هەروەها سەبارەت بە کۆمەلگەی نێودەوڵەتی ئەوروپای ئەوەی کە ئەوروپای بۆ خۆتان دەزانن ژمارەیەکی زۆر ئاوارە هەیە سنووری تورکیا هەڵکەوتەی جوگرافی و جیۆستراتیژیەکەی جیۆپۆلیتیکی لەگەڵ ئەوروپایە هەر جۆرێک ئەوروپا ناڕەزا بێ کۆچبەران کارتی کۆچبەران بەکاردێنێ لەگەڵیانە لەگەڵ ئەمریکاشان نزیک بوونەوە لە رووسیا مەسلەی S400 و زۆر بابەتی تر لەگەڵ ئێران بە هەمان شێوە و ئێستاش مەساڵیحی رووسیا ئێران و ئەمریکاش کە نایەوێت بڵێن تورکیا زیاتر لە دوورکەوێتەوە ڕێکەوێت مەسەلەن ئێرانە
پاڵپشت یەک پارچەی خاکی سووریا دەکات رووسیا بە هەماشە پاڵپشتی یەک پارچەی خاکی سووریا دەکات سووریا خۆیەتی و لەگەڵ تورکیا ئامادەی ڕێکەوەی بە مەرجێ ئەو مەنتیقانە نێ بەڵام من لە چەند ڕۆژی ڕابردوش فتری ڕابردوش لە هەندێکی کارێ باسم لەو کردووە پاش پێداگیری رووسیا و سووریا بۆ کۆنتترۆلکردنی ئیدلی و دەرکردنی گروپە چەکدارەکان بانگەشەکانی تورکیا بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆن لە باکووری ڕۆژهەڵاتی فورات تونتر و زیاتر بوو پێ دەچێ یا ئەوەتە استراتیژی ئەمریکا لە سووریا کۆتایی پێدێ یا ئەوەتە ئەمریکا دەمێنێتەوە بە ڕازیکردنی تورکیا بۆ جێپێکردنەوەی لە ناوچەی ئارام کە پشتوێنی ئەمنیە لە بنەڕدا بە هەمان شێوەش پاڵپشتیکردنی ئەزمموی ڕۆژاوا دروستکردنی جۆرێک لە ستاتیۆ لە کۆتایی داوەکو هەرمی سپاس دەکەم دکتۆر سامان سەبارەت بە مەسەلەی کۆنگرێس ینی پێ دوایە بتوانە بڕیارەکەی ترامپ بە کشانەوەڵ بۆشێنێتەوە یاخود بەتایبەتەوەی کە باسی دەکرێت و پێشتریش وتم تا سێشەممەی داهاتوو کاتێکی درەنگ نییە کەم پرۆژێ تاوتوێ بکرێ ئایا گەری دەنگی لەسەر دەدێت یاخودنە خۆی کۆنگریسی ئەمریکی ئەتوانێت قەرارەکەی هەڵوەشێنێتەوە بیوەستێنێت بەڵام وەکو جەناب باسی کرد تاکو سێشەمە وەختی ئەوێت طبعا ئەمانە ئێستا خەریکن سیغەیە بنووسنەوە لە بینی حزبی هەردوو حیزبەکە بەڵام ترام زۆڵەتێکی کرد یەکسەر گڵۆپی سەوزی وەڵگیسان ئێمە ئامادەین کە ئابوورێکی سەخت بخێنە سەر تورکیا گەل لەو خاڵانە دەرچێت بەڵام ئەو کۆنگرس و کۆماریەکان و هەردووشان دیموکراتەکان بۆ نقطەی ڕازی نابن نەوێ ئێستا گەمارۆیەکی سەخت بخرێتە ئابووری بخرێتە سەر تورکیا ئەگەر نەوەسێت و بکشێتەوە اینجا لێرە قسەی چێ ڕوازیاتر طبعاەوە توانێ ڤیتۆی بکە هاتو یعنی ئەمسەر و ئەوسەری تایە یعنی ئەوە نێ بێ یەک قەرار و تەواوێ بە ئیجماع و ئەبێ ئەو تەنفیزیکە ئەو بۆشی هەیە بیگەڕێنێتەوە بوون یعنی وەختێکێویە لەم وەختا ئیسیفادە تورکیا ئیسیفادە لەم کاتە ئەکات هەتاکم قەرارەکە دەرەچێت ئەوانە توانن لە هەفتەی داهاتووە قەرارەکە دەرکەن بەڵام ئایا لەم لێر لە ئێستاوە تاکون هەفتەی داهاتووە تاکون سێشەمە ئەم 4-5 ڕۆژە چی ڕۆئات چەند مەشاکلی کە دروست دەبێت من حەزەکەم ئامادە بەوەش بکەم ئیتیفاقەیەکی ئەمنی هەیە لە بینی تورکیا و سووریا 1990 اتفاقیان کردووە کە تورکیا بۆ ئەمنیەتی خۆی ئەتوانێت 5 کیلومتر بێتە ناوە بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ هیچ کەسێک ئەمە اتفاقی کەوەڵ نەوەشاوەتەوە لەگەڵ ئەسەدا کردوێتی و ئەم اتفاقی سار مەفعولە چۆن لەگەڵ عێراقا هەیەتی لە زمانی سەدامەوە لەگەڵ ئەوانیشە هەیە ئێمە لام وایە 10 کیلومتر بوو ئەوان 5 کیلومتر درێژە بەو هاتنە ژوورەوەی ئەتوانن بن بەڵام ئەوەی حەزەکەم یەک ئاماژە بە شتێ بکەم کە بەحسی خاکی سووریا ئاکرێت لە ئومەی متحیدە جعفەری کە ممەسیلی سووریایە کە عانێ هاتنە سەر ئەدلب و ئەو منتیقانە ڕۆژانە ئەیقیجان لە ئومەی متحیدە کۆنفرانسی ڕۆژانە نووسیان کرد ئەیوت کە تەعەدا کراوە لەسەر یەک خاکی سووریا ئەوە ئیمڕۆ لە 24 سەعاتی ڕۆژتوو یەک کەلیمەی نەکردووە کوێیت کە ئەندامە لە ئاسایشی لە هینی ئومەی متحیدە ئەو لە باتی دەوڵەتە عەرەبیەکان قسەیەکا و نەڕازایی خۆی و ئیدانەی ئەم موقیفەی کردووە لەو دەوڵەتە عەرەبیانەی کە پشتگیری تورکیا ئاگرێ قەتەرە و هەروەها ئیسپانیاش چونکە ئەڵێ کورد پشتگیری ڕەفرەندەمی کەتەلۆنیای کردووە ئەویش ئێستا حەق لە کورد بکاتەوە مهم نییە کچ کوردێک لەگەڵ هەنگاری ئەم سێ دەوڵەتە کە دەوڵەت دەوڵەت پشتگیریەکە بەڵام مجتەمەعی بڵێ هەنگاریە لەبەر کۆچبەرانە بڵێ لەبەر ئەوەی کۆچبەران ئەو تهدیدەکە دائیمەن بە قسەم نەکەم 3 ملیۆن و 600,000 لایە بەڕڵایەکەم بۆتان ئەم تهدیدە ئەم دائیمە ئەم قسەیە کاتەوە بۆی تهدیدی ئەوروپا بکە و ئەوروپاش ئەترسێ لە هەموو خەڵکە بێت بچێتە ناوێەوە بەڵێ بەس دکتۆر سەبارەت بەوەی کە قسەیەکی ترامپ زۆر کاردانەوەی هەبوو سەبارەت بەوەی کە باسی لەوە کرد کە کوردەکان لە شەڕی نۆرماندی لە فەڕەنسا پشتگیری ئەمریکایانە کە دژی ئەڵمانیا لە 1944 یعنی ئەم قسەی بۆ چی بوو یعنی کە ئاماژەی پێکرد واللهی ئەم قسەیە هیچ ڕەبتی نییە بە هیچ مەسەلەی کوردەوە نە کورد جێیشی هەبوو نەی ناردووە
نەکوش پشتگیری هیچ وڵاتێکی عزمای کردووە نە دەوڵەتێکی هەبووە نە دەوڵەتی عزمایە نە هیچ پێشمەرگەی هەبوویان سپای هەبوو ئێمە ئەوە نەمانەیە بتوانین بەرگری لە خۆمان بکەین کورد لە هیچ پارچەیەکی کوردستانە تعدای لە هیچ کەسێکیکە نەکردووە بەس بەرگری لە خۆی کردووە ئەم قسەی کە کردی هیچ ڕەبت نییە وەکو قسەکانی کە زۆر جار قسەکە ڕەبتی نییە بەم لا بۆ لاوە ئەمە ژێکێ لەو قسانەی کە لە تەلەڤیزۆنی ئەمریکا شەو کۆمیدیەکان بۆ پێکەنین ئەیگەڕنەوە باشە بەس دکتۆر سەبارەت بەوەی کە ئێستا و بڕیارەی ترامپ ینی ئێمە هەندێک نیگەرانی دەبین لە سەراسی کۆنگرێسمان و بڵین میدیای ئەمریکیش بەس ینی کاریگەری هەیە لەسەر دەنگدەری دۆناڵد ترامپ یاخود ینی خەڵکەیە کە زۆر گرنگی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکانە ناوخۆیان بەلاوە گرنگتر بێت بەڕاستی مەسلەی کورد قەت ئەوەنە کورد لە میدیاکانی ئەمریکا بەحث نەکراوە هەتاکوون فۆکس نیوز کە عایدی خۆیەتی بە پشگیری خۆیەکە واز لە CNN بێنە قسەی پێڵەم حەتەکانی کە فۆکس نیوز قسەی پێڵێن یعنی دژی قرارەکەی وەستاونەتەوە یعنی ئەو لە ناو وایت هاوسیشا لەگەڵانێن ئەوە پەنتەگۆن هەر هەمووی لەگەڵیانە ئەوەی ماوەتەوە قسمێکی بچووکی وایت هاوس دەوروخولیاوە تاکون ئێستا هیچ کۆنگرسمانێک هیچ سەنەتەرێک پشگیری قرارەکەی ئەوی ناوە و ڕێی ئەمریکی و جەریدەکانیان واشنتن پۆستە نیویۆرکە لۆس ئەنجلسە ئەمانە کە مەشهورن هەموو پشگیری کوردەکەن ئەڵێن ئەمە خیانەتێکە لە کوردەکرێ و ئەمە زەرەرە بە مەساڵحی ئەمریکا لە ناوچەکە و دۆستەکانیشان ئەمە یەکەم شت نییە کە ئیکا بەرامبەر دۆستەکانیشی سعودیش ئەزانین ئەو کاریساتەی بەسەر هات ئستا ئەو مەسلەی وەکو لە بیر چوو بێتەوە واهی لاتەوە مەسلەی شەڕی ئەمریکا و ئێران و تم و تیژەکەش ئەویش مۆزوعێکی کەیە بەڵام ئەوەش هەر لە چوارچێوەی ئەوە کە ئەم کابرایە فقط مەسلەی ئابوووریە شەڕی ئابوووریەکە بە هیچ نێعێک نایە شەڕی عسکەری یان تەدەخولی عسکەری بکە لە هیچ شوێنێک سپاس دەکەم دکتۆر سەبارەت بووی کە ئەگەر ئەنجومەنی ئاسایش لەسەر دەرکردنی بەیاننامەیەک ڕێک نەکەوی خەڵک چۆن چاوەڕێی چارەسەری لێ بکە ئینتەنە لەسەر سیغەی بەیاننامەیەکیش بۆ ڕۆژاوای کوردستانی خۆ بۆ باکووری سووریا ڕێک نەکەون بێگومان ئومێدیەوەی لێ ناکرێت لەبەرەوەی بەشێکی زۆر لەوانەیە کە مافی ڤیتۆیان ئەمریکا و رووسایە کۆمەڵک وڵاتی تریش وڵاتە میشەیەکان ئەوان پێشوەخت ڕێکەوتوون مەسەن ئەمریکا لەگەڵ تورکیا خۆی ڕێکەوتووە و تا بە بچوونی ئێمە تا و 30 کیلۆمەترژ ئەگەر بتوانێت تورکیا بیگرێ مەبەسمان ینی بەردەوام بێت لە ئۆپراسیۆن و داگیرکاریەکانی دوایەوە گەر تێبینیش بکەن تویتەکانی تراب مثلەن ئامادەی دانوستانە کە مەسەلەن کورد و تورکیا لە یەک نزیکەمەوە بۆ بچوون ئێمە دوای ئەوەیە کە تورکیا ئەو پشتێنە ئەمنێ کە ناوی ناوچی ئارام جێبەجێ بێ بڵین ئەو قوڵایی بە درێژیەکەشی سەبارەت بە رووسیاش وەک بۆ خۆتان نەزانن ئەو مەساڵحی هەیە و بۆ خۆتان دەزان لەگەڵ تورکیایە S400 بە تورکیا فرۆشتووە و دایان مەساڵحی تری هەیە و ئامانجێەوەیە تورکیا لە کوتلەی غەربی داببڕێ لە ئەمریکای داببڕێ لە خۆی زیاتر نزیکی بکاتەوە کە ئەوە دایان بڵین سازش تریشیانە بۆ کە من پێشتر ئاماژەم پێدا لە حەلەبە و ئێستاش لە ئیدلیبە هەندێک شتی غامز و ئەوانە هەیە کە ئەوانە ڕەنگە لە داهاتوە مەلامی حەکانی و حەقیقەتی دەکەوێت بەڵام مافی مرۆڤ کەواتە ینی جگە لە بانگەش مەساڵح مافی مرۆڤ چییە مافی مرۆڤ مەساڵحەوە بۆ خۆشتان نەزانەمە و تراژیدیانی بەسەر کووردا هاتووە زلێزەکان کردویانە بە قوربانی بەداخەوە و نەک لەسەر ئاستی جیهانی لەسەر ئاستی تورکیا بۆ خۆشی کە هەردووکان پاشخانێکی ئیسلامی هەیە بە ئاسایی دەبینێ کە قەتڵعامی خەڵکی کورد بکە و دیموگرافیای خەڵک و زەوی خەڵک خاکی خۆی کە دەستی بەسەرا بگری خەڵکێکی بێگانە بێنێ دیموگرافیەکەی بگۆڕێەوە دەستی بەسەرا بگری بۆیە مەسلەی مافی مرۆڤ ئەم چەمکانە لە دنیای سیاسەتی نێودەوڵەتیە لە بەرامبەر بەرژەوەندەکان هیچ مانایەکی نامێنی و هەموو ئەوانی کە دەورە بینی ئابوووریەکە بۆ بەرژەوەندی وڵاتانی زلهێز سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە بەڵای بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێد و دڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست دکتۆر سەبارەت بە ناوخۆی تورکیا ینی جگە لە هەدەپە بڵین هەموو پارتۆ پۆزیسیۆنەکانیش پشتگیری ئەم ئۆپەراسیۆنن طبعا لە دوانێکی یەکرمیان وڵۆ بڵاوکرێت تا چەند نازانم وایە بەڵام ئێمە لە دوایین شیکاری لە دووبار هەڵبژاردنەوەی ئەستەمبول ئاماژەمان بۆدا کە دەرفەتێکی تر لە بەردەم هەدەپەدایە هەر بە ناونیشانی هەدەپە لە نێوان جاپە و ئاکەبەدا بۆ ئیلانی کەم بەشێک لەو تووڕێی و لەو ئینانەی ئۆردوگان و ئاکەپە کەمتر بکاتەوە کە لاڵبژاردننی پێشووی شارەوانیەکان بڵین بەبێ بە ئەستەمبولیشەوە کە دەنگیان بە ئاشکرا دەنگیان بە جاپەدا ئێمە ئەو مەترسیانەمان ڕووکردەوە کە ئێستش دەرفەتێک هاتووە ئەگەر لەسەر بنەمایەکی گفتوگۆ ڕێکەوتن هەدەپە یا لانی کەم دەنگ با بە کاندیدی ئەکەپە یا لانی کەم بێلایەن بێت چکە لە مەسلحەتی هەدەپە نیە دەنگ با بە جاپە لەبەر چی لەبەر یەک هیچ جۆرە ڕێکوتنێکی سیاسی لەبینی هەدەپە و جاپە نەبوو و جاپەش تیارێکی کەمالیە هیچی کەمتر نیە لەو تیارەی ئاکەپە کە موتوربەیە بە ئیسلام بە سێکۆلاریزم بە کەمالیزم بۆیە دەنگدان بە کاندیدی جاپە شارەوانی سیستەمی حکومڕانی بەدەست نییە ئۆردوگان کە سیستەمی سیاسی لە پەرلەمانی و گۆڕی بۆ ڕیاسی دەسەڵاتەکانی فراوان و دەسەڵاتی تشریعیشی تێدایە کەواتە لە ماوەی تا دوو هەڵبژاردننی 2023 ئەگەر هات هەڵبژاردننی پێشوەختە نەکرێ هەمووی مەترسیە بۆ هەڵە بووەمە هەڵێکات چێ دەرفەتێک بوو لە کیس چوو خوێندنەوەکە خوێندنەوەکی واقعی نەبوو ئێمە بۆ چونمان وابوو کە سازش لەگەڵ ئەکەپە بکرێت باشترە هەرچەند ئێستا بۆ خۆتان نەزان ئەکەپە ئەحمەد داودۆغڵی لە جیابەت و عەلی بابەجان لە جیابەت و بەڵام هێشتا ئۆردوگان تا 2023 حاکمی سەر کۆماری تورکیا پارتەکەشی پارتی فەرمانڕەوە و سیستەمەکەش حکوومەتیش سیستەمی پەرلەمانی ژۆ هەمێتی کە گۆڕاوە پەرلەمان وجودی نەماوە حکوومەتیش حکوومەتەکان هەمی ئۆردوگان بە گوێری دەسەڵات تازەکانی کە جێگیر بوو خۆی دایناوە کەواتە باشترین سازش لەگەڵ ئەگەپە ئۆردوگان بوو بەمەرجە لەسەر بەنەمای ڕێکەوتن بێ و گەڕانەوەی بۆ پرۆسی ئاشتی و زۆر بابەتی تر چکە ئێمە لە شیکاری تریشتا باسمان لەو کرد کە مەترسی قەیوم احتیمال زۆرە سەر هەڵباتەوە لەبەرێ بە گوێرەی سەڵاحەتە تازەکانی ئەو پرۆژە یاسایی کە ئۆردوگان لە ناو سیستەمی سەرۆکاتی جێی کردەوە یەکەم مافی لە پرسیینەوەی حاکەمەکردنی سەرۆک شارەوانەکانی تورکیای لە وەزارەتی ناوخۆ گۆڕی بۆ دامەزراوی سەرۆکایەتی بودجەی شارەوانەکانی کە ڕەفت بوو بە وەزیری خەزێنی دەوڵەت و هی زاواکەی خۆی وەزیرە بۆیە کۆمەڵێک سەڵاحەتیتە لەناو ئەو پرۆژە یاسانە بوو کە ئاماژە بن بۆ ئەوەی و دوجاریش بینیمان کە لە یادی 100 ساڵی جەنگی سەربەخۆیی تورکیا لە شاری سامسۆن کە هەموو سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنەکانی بان کرد تەنا کوردی بانگ نەکرد و کاتی خۆشی دەرفەتێکی تریش کە هاتە ئارە لە تەوقیتی هەوڵی کودەتاکەی 15 تەموزی 2016 کە لەگەڵ هەدەپەشدانیش ئەوە بوو کە ئەکرا
هەدەپە لەسەر کۆمەڵە بنەما بە گۆڕانی سیستەمی سیاسی لە پەرلەمانی بۆ سەرۆکاتی ڕازی وایە ڕەنگە ئەم بارودۆخانە بۆ خۆر ئاوایانی دەرفەت هەبوو لەگەڵ تورکیا ڕێک بکەوێ یاخود ئەو دۆخەکەی جیاواز بچووکان دەیکیان پێیان دەڵێن مەسەرەن پێیە نەیتوانی وەکو پێویستیانی لەگەڵ تورکیا ڕێ بکەوێ ینی ناخوی بابەتەکەەوە نێ بابەتەکەی ئەوەیە کە ئۆردوگان لەگەڵ مەسلەی کووردا تێزی یەک زمانێک ئاڵایەکنێتەوە لە دوای هەوڵی کودەتاکە و پاشە دەست بەردابوون لە پرۆسی ئاشتی و بە پەلەماندانی منتیقە کوردەکان وە کێشە ئەوەیە ئەو مەسلەی پەکەکە و فەلسەفەی پەکەکە بە مەترسی لەسەر خۆی ئەزانێ بۆیە ینی چەند جاریش خۆ ساڵح مسلیم بۆ خۆتان لێدوانەکانیتان بینی بابەتەکەوەیە ئۆردوگان و تورکیا لە ڕێگەی ئەو دەستورەش تازەش کە ڕاپرسیان لەسەر کرد و چاکسە دەستکاریان کرد و تعدیلیان کرد ئەگەر پاکێجەکەی بخوێنیتەوە سەرەتاکەی بخوێنیتەوە و دواتر مادە دەستوریەکانی بخوێنیتەوە هەمووی جەخت لەسەر فەلسەفەی کەمالیزمەکە جەخت لەسەر مەسلەی یەک وحدەی یەک بڵین و تیۆری یەک دەوڵەت و تورک و ئەوانە و قبول نەکردنی کیانێکی کوردی هاوسنووری خۆ سپاس دەکەم دکتۆر بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە هۆکاری چی بوو کە ئەمریکا پشتی کوردی بەردا بەڕێزت پێشتیش بابەتێکی دوور و درێژتان نووسی بوو لەسەر مێژووی کورد و ئەمریکا باسیێندێک وێزگەشت کردبوو یعنی ئەمە درێژکراوی هەمان مێژووە کەم جارش کورد لە سووریا تووشی بووە بەڵێ طبعاً ئەمە مێژوویەکە بەداخەوە ئێمەی کورد لە مێژوویە لە مێژووی خۆمان هیچ فێر نابین ئەمریکا ئەمە بۆ دەهەمین جارە خیانەت لە میلەتی کوردەکە هەوڵجار کە لە 1970 وودرۆ وڵسن لایحەیەکی پێشکەشکردن بووە 14 خاڵ بوو لە بەندی 64 کە داواکە کە میلەتی کورد دەوڵەتی هەبێ مافی خۆی هەبێ بۆ دەوڵەت ئەمە لە 1920 چەسپاندرا لە معاهدەی سفیر بەڵام لە 1923 لە لۆزان هەڵۆشایەوە کورد هیچی دەست نەکەو و ئەمریکا رازی بوو بەو قەرارە چونکە ئەو وەختە قووەتی بەڕاستی بە قووەتی نەبوو لە قووەتی نەبوو لە منطقەکە اینجا ئەگەر بینە سەرەوە هەتاکوون ئەم خیاناتانەی کە مستەمرە ئەوەی کە بینیمان لە شۆڕشی 1970 لە شۆڕشی ئەیلولا لەگەڵ ئێرانە گەورەترین خیانەتمان لێکرا لە نەوەیەکە خیانەتمان لێکرا کە جۆرج بوش داوای لە میلەتی عێراق بەعامی کرد هەستن دژی سەدام کە ئەوەش بوو ڕەوەکە ڕوویدا وەگەربیتە جایەتە 2000ەکان لە ڕەفرەندەمە پگیریان نەکردین و لە ئۆکتۆبەریشە حەڤەی ئۆکتۆبەریشە گڵۆپی سەوزی بۆ حکوومەتەکان و حەشدی شەعبی و هەمیان بێنە ناوە کە ئەوەی بەسەر کووردا هات ڕوویدا ئەمریکا گڵۆپێکی سەوز و ئێستاش ئەمەش و لەوانەیە زیاتریشمان پێ بکرێ چونکە کورد فێر نەبووە هیچ شتێ بنووسین کا لەگەڵ هیچ دەوڵەتێکە باشە بنووسین اتفاقێکەکەین لەگەڵ ئێنا بنووسین بکەن بەڵێ ینی کورد توانە ئەوەی هەیە بۆ نمونە چ لە عێراق چ لە سووریا لە کاتی شەڕی داعشە ئیتفاقێکی بنووسی بە یعنی ئەو توانایی بڵێم دەتوانێت شتێکی بکرد بە کورد جارێ گەورەترین فرسەتی بۆ هەڵکەوت لە 2023 تەنها هێز بوو کە چەکداری هەبوو منەظەم بوو پێشمەرگە بوو بە قووەت بوو پشگیری جێیشەکەی کرد پێش ئەوەی ئەوە ڕوودا ئەبوایە ئیتیفاقێکی نووسینەوەی هەبوایە یان کە 2023 هات لەگەڵ حکوومەتی بڵین ئەمریکی کە بوو بە حاکم لەگەڵ ئەو حاکمە بە نووسینەوە بمان کرایە خۆ ئەوان نانەتوانی ئێمەش کوژن بەعکسە و دنیا هەڵەسا لە سەریان لەو کاتە چونکە ئێمە تەنها هێز بووین ئێمە بووین بە نەواتی جێشی عێراقی دروستکەینەوە ئەوە بوو بە کاریسە بۆ ئێمە ئەمانتوانی زۆر شت هەیە ئەتوانی تۆ بیخێتە تۆ خۆت بە زەعیب مەزانە تۆ میلەتێکی گەورەیت میلەتەکە توانای هەیە توانایەکی ئابووری باشمان هەیە ڕاستە ببڕێت بەڵام تواناکەنەوتەکە ئیمڕۆ عالم ئەوێت لێت غازەکەتی ئەوێت ئەوێ ئابووریەکی بەهێزت هەبێ بۆ ئەوی لەگەڵ دەوڵەتەکانە ئەمریکا زۆر جار خۆی ئەڵێ ئێمە هەرێمێکی فیدراالێکی بە قووەتمان ئەوێ لە ناو چوارچەوەی عێراقا هەرێمی کوردستان خەتی سوورە بۆ ئێمە
هێڵی سوورە بۆ ئێمە ئەگەر ئەو هێڵا سوورە فەرقی چیە کورد هەر کووردا برادێک مەقال فلیمێکی دەرکرد بوو گوت کورد بات کورد کوردی باش و کوردی خراپ ئەو وەختە لەسەر تورکیا و کوردی تورکیا و ئێمەی نووسیبەوە لە باشوور ئەیود ئەو کوردانەی لە باشوورە چووکە جنگاوەریەکەن بەرامبەر سەدام و حکمی سەدام کە دژی ئەمریکایە ئەوانە کوردی باشن بێ پیگیریان بکەین بەڵام کوردەکانی باکوور کە داوای مافی خۆیانەکەن دژی تورکیا لەبەرەوەی تورکیا حەلیفی ئەمریکای ئەوانە خراپن ئەمە بە کوردی خۆشمانەڵێن بانێک و دوو هەوا کورد هەر کووردە ئەبێ ئێمە ئەوە بزانین مەسەلەکە ئێستا حەچی دەوڵەتەکانە ئێستا سووریا لەگەڵ تورکیا مخالفی یعنی دژی یەکن بەڵام لەسەر ئەم مۆزوعە هەموو ڕێکن ئەوە تورکیا قسە ناکە و سووریا قسە ناکە و رووسیاڵێ ئەم دوانە دائنێن پێکەوە بۆی مشکلەی کورد حەلکەن رووسیاڵێ دادانیشن حکوومەتی تورکی و لەگەڵ حکوومەتی سووریا بەڕێزت ئێمە وەکو کورد بە شێوەی کشتی پندمان لە مێژوو وەرنەگرتووە ینی مەبەستەوە بوو کە داوای گرنتیان نەکردو یاخود ئێوە کار مەسەلەن مەبەست چییە کە پندمان لە مێژوو وەرنەگرتووە کاکە ئێستا چەند جار ئەمە کورد فرۆشراوە لە مێژوومانە وەکو بوتم تقریبەن 10 جار فرۆشراوە گەر وردی کەینەوە وردەوردا توانین هەمووی بڵێن ئەم مێژووە تکرارە بێتەوە یعنی دائما کە پێویستیان بە کورد دەبێ بەکاری ئەهێنن کە عانی ئیشەکان تەواو بوو ئەوەیە کە ئەڵێ بە پارە و چەکمان ناونێتە کە نەما ئێمە مرتەزەقەین بۆ ئەوان کارمان کردووە ئێمە دیفاعمان لە شەرەف و کەرامەت و خاکی میلەتەکەمان کردووە نۆکو هەر لە بەرخاتری ئەو لە کۆبانی چێ یارمەتیایین هەموو ئەو شەروانانە ئەو خوێنانە ئەخیرەن پێشمەرگە چوو بۆ پشگیریان ئەوە فەخرێکە بۆ کورد کە پێویست بێ هەر پارچێک ئەتوانێت پشگیری پارچەکەی کە بکات ئەمە نایەنەوێ ئەمە دروست بێ ئەگەر هاتوو پەکەکە نەمێنێ و شەروانان نەمێن و ئەو ترسی ئەمانە نەمە و تورسی ڕۆژهەڵاتیش نەمێنێ بەخوا ئەم هەرێمەشی بۆ ئۆقپێنن بە هەر چواریان ئەمە واقعەکە بیزانین حەزەکەم یەکشتی کەس بڵێم دەربارەی مووقفی حکوومەتی عێراق بەم شەڕە مووقفێکی زۆر زەعیف و هەزیلی هەیە ئەڵێ ئێمە هیوادارین کە ئەمە بە شێوەیەکی هین حەل بکرێت و ئێمە حەز ناکەن ئاشوبە بێتەوە ئیدانەی نەکرد بەحرێن بۆ بچکۆلەی خۆی ئیدانەی کرد ئەمارات کردی هەموو دەوڵەتە عەرەبیەکان کردی مەسر کردی ئەوە داوای کۆبوونەوەی بەڵام عێراق داوای ئەوەی نەکرد کە ئیدانە بکرێت حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە هەوڵەیەن کە ئاشتی دروست بێت تەقاروبێکە بێ لە بینیانە بە ئاشتەوانی ئەوەی کە بە ئێمە کرێ چونکە ئێمە نەحکوومەتین ئێمە هەرێمێکین عیلاقاتمان هەیە لە شێوەی عیلاقاتێکی دیبلۆماسیەوە هەوڵی خۆی یاڕێن بەڵام حکوومەتی عێراق حکوومەتە علاقاتی بەقوترە ئەیتوانی زیاتر بکات لەو مووقیفەی کە زۆر زەعیفە. سپاس دەکەم دکتۆر سەلام سەبارەت بە کاردانە ناوخۆیەکانی کوردستان بەڕێزت پێ دوای کاردانەوەی لە ئاسی پێویستدا بوون لەو خۆپشاندان بۆ نمونە لە بەیاننامەی لایەنە سیاسەکان لە بەیاننامەی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێمیش کە ئیدانیتیان نەبوو مەسەلەن جۆرێک باسی نیگەرانی قۆڵ دەکرێت. ڕاستیدا خۆی هەڵوێستەکان هەر بنرخێنێ باشترە بەڵام داوای مووقیفی تونتر بکرێ و داوای ڕوونکردنەوە بتوانانی گوشاری ژەوەی کە هەیە بتوانرێ ڕوانگە ئابووری شتەکان شارێکی مەسەلەن هەرێمی لانی کەم ئێمە دایان شەریکاتی تورکی هەیە لێرە لانی کەم ئەتوانرێ هەرێمی کوردستان نەوتی ئێمە بە تورکیا دەفرۆشترێ ئەوانە لە ڕاستیدا ئێمە هەرێمێکین بەرپرسان سەرچاوی موچەکێ بێگومان بەڵام خۆی کێشەوە ئێمە تەنیا ینی هەموو تەرکیزمان لەسەر نەوتە لە کاتێکا دەتوانین ینی لە سەر بوارەکانی تری ئابووری پشت بپەسین بەرحاڵ ئێمە هەرێمێکی لە ڕاستیدا هەرێمی کوردستانیش و دیارە قابلیت و توانا و سنوور و دەسەڵات و قورسایی دیاریکرا و پارتە سیاسەکانیش بەڵام لە ڕاستیدا دوو خاڵ زۆر گرنگە کاک حەکیم یەکەم خاڵێکیان ئەوەیە کە ئەوەی کە ئینسانی قەومی و چەپ و ئەوەیە کە مۆقیف دەرە بڕێ ئێمە دەبێت تێبگەین ئوردوگان نەنەرایەتی دین دەکا وەک ئەوەی کە جۆر ینی مۆدێلەکە لە دین کە تێکەڵاو بە سێکۆلاریزم و کەمالیزم سەیری پەرۆ پرۆگرامەکانیش پێ لەسەر سایتێکەکان کە بە زمانی عەرەبی هەیە دابەزێنراوە تایەتی و ئاشکرا نێشاردوێتەوە پێویستە ئەم مووقیفە تێکەڵاو نەکرێ بۆ هێرشکردنە سەر ئاین ئیسلام چکە ئاین
ئاینی سەرجەم هەموو مرۆڤایەتیەوە بۆی لە ناو کوردیشە بە ڕۆژاوی کوردستانی ژەوەی کە لێوە ئێستا ئاوارە دەبێ و شەهید دەکرێ و دەکوژرێ بە شەڕوانی شەوە ئینسانی دیندارە بە خەڵکەکەشیەوە کە ئاوارە دەکرێت خەڵکی دیندارە ئاین شتێکی پیرۆزە ناکرێت ئێمە لە ڕێگەی هەڵچوونمانەوە پەلاماری ئاین بدەین و سنوورەکان تێپەن و ئەوە خەتای ئێمە کە ئێمە نەمانتوانێت ئاین بەکار بێنین بۆ زووتر ڕزگاری خوازی گەلەکان بەشێکی تری شێوەیە بەڕاستیەوەی کە خۆی بە خەڵکی دیندار دەزانێت بەڕاستی دەبێت تێبگا ئایا ئێمە وەکو کورد لە ڕۆژاوی کوردستان مەترسین لەسەر تورکیا ئەگەر قەرار بێت تورکیا ینی دەوڵەتێکی مسلمان بێ و ئۆردوگان واکە پارتێکی ئیسلامی یا ئەوەی کە جوولەکە و ئیسرائیلە کە قودس و خاکی مسلمانانی داگیر کردووە ینی ئەمە پرسیارێکی منطقیە بۆیە دەبێت لەوە تێبگەین ئێمە مواقفەکان یەکگرتوو بین لە ناو خۆمانە و هەڵوێستی تونتریشمانە بێ و ئیدانەی بکەین و هەر کەس پێی دەکرێت و بەڕاستی ئەرکێکی گەورەشە لە ڕووی ئاسی نیشتیمانی و نەتەوەی و ئاینیشەوە کە درێژەکێشانی پرۆستۆکردنیان پەلامادار و داگیرکاری تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەردەوام بێ دەقەی کە ئەم ئۆپراسیۆنی کە بڵین پەکەش بڕیاریدا بەسەر شەڕدژی تورکیا بەفران دەست پێێت و کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی شتا لەسەر ڕۆژاوای کوردستان کەوتۆتە سەر جۆر و قەبارە و ئاستی ئەو ئۆپراسیۆنانە یاخود ئەو هێرشانەی کە پەکەکە لە ناو خاکی تورکیا و لە ناوچە سنووریەکانەوەی کاتە سەر تورکیا تا چەند دەتوانێت تورکیا ناچار بکات لە هێرشبردنەوە بگەڕێتەوە بە بەرگریکردن لە خۆی هەم لە ناو تورکیا هەم لە ناوچە سنووریەکانیش ئەو کەوتوتە سەر ئەوە ڕەنگە ئێستا نەتوانین بڵین دەیبێ یان نایبێ بێگومان دەیبێ بەڵام تا جۆر و شێواز و پەلاماردانەکان گەورەتر و کاریگەرتر بێ و کاتە تورکیا زیاتر ناچار بێت. سپاس دەکەم دکتۆر دەقێکیش بۆ بڕستن سەبارەت بۆی کە ئێستا هێزە کوردیەکان دوایەوەی کە ئەمریکا پشتی تێکردو مەسەلەن زۆرێک لە هەڵکردنی گڵۆپی سەود لە رووسیاشەوە هیچ بژاردەیەکیان هەیە بۆ دەربازبوون و وەراگرتنی ئەم شارە لەسەریە؟ خۆی کاری دیبلۆماسی لە هەموو لایەکەوە بەهێزەوە و زەختێکیان کردووە و من دڵخۆشم کە کوردەکانی دەرەوە لۆبی کورد لە دەرەوەی وڵات وەکو بینیمان لە بەردەمی کۆشکی سپیا هەموو پارچەکانی کوردستان خۆپشانێکی گەورەیان پیشانناوە لە ئەڵمانیا و لە هەموو شوێنەکان دەستی پێ کردووە کورد ئەبێ یەک بێ لە مختە یەکدەنگ بێت چۆن کورد بینیمان بەڕاستی با گەڕێنەوە دووە نەکێ لە ڕفرەندەمە هەموو کوردەکان بە یەک دەنگ هاتنە سەر جادە ڕژان لە ئەوروپا لە ئەمریکا لە نیوزیلندا لە ئوسترالیا هەموو یەکدەنگ بوون ئەبێ عینەن شت لەم مووقیفی کە پێویست ئێمە مووقیفێکی نیشتیمانیە داوا لە هەموو کوردێکەکەم و لە حیزبەکانەکەم کە مووقیفێکی بەقوەتیان هەبێ و خەڵکیان ئامادە هەبێ بۆ هەموو جۆرە تەواریەک لێرە هەرێمی کوردستان ئەوە ئەتوانێت بە زەختێکی دیبلۆماسی بە علاقاتی دیبلۆماسی لەگەڵ هەموو حیزبەکانی ناو کوردستانە یەکدەنگ بن پامێکی بەهێزیان هەبێ جگەر لەوەش ئەتوانرێ طبعا کوردستان سنوورەکەی کراوەتەوە بۆیان بۆ ئەو لاجیانەی کە ڕوئەکەنە باشووری کوردستان چکە ئەمدی و ئەو دوو یەک ماڵە ئەوە زۆر گرنگە کە ئامادەیەکی باشی بۆ کراوە ئیمڕۆ پارێزگاری دهۆکیش ئەو مۆزوعی کرد بەڵام لێرە مهم ئەوەیە کە کورد لە هەموو پارچەکانە حیزبەکان یەکدەنگ بن یەک هەڵوێز بن چکە ئەمە یەکجار نییە دووجار نییە بە سەرمانایەت ئەبێ دائیمەن مەواقیفی هەستی نیشتیمانیمان لەسەر مەواقیفی تەسکی حیزبایەتی یان ئاینی یان لە هەموو شتێ بەرزتر بێ بەهێزتر بێ بۆ ئەوەی خزمەتی میلەتەکەمان بکەن ئەگەر ئاین بێ ئەگەر نەتەوە بێ هەمووی بخرێتە خزمەتی میلەتەکەمان و زۆر سپاسیش بۆ ئێوە زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر سامان شاڵی شارەزار لە کاروباری ئەمریکا لە هەولێرەوە دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزای کاروباری تورکیا لە سۆی سەرەکی سپاس بۆ بینەرانی بڕێ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ